هۆشیاری دەدەین هێز و لایەنە سیاسەکانی ناوخۆی کوردستان لە یاریکردن و چەواشەکردن و موچە خۆران بەوەی کە ئەمڕۆ ناسبەی موچەی بەغدا دەگات. بەڵام لە ڕاستیدا دەیانەوێت ناڕەزایەتی و دەنگی شەقام و شارۆچکەکان ڕابگرن تا دوای هەڵبژاردن. پەیامێک ئاراستەی بەغدا دەکەین بە تایبەتی سەرۆک کۆماری هەراق فواد مەحسووم. پێی دەڵێن عەبادی سوودی گەورەی بینیوە لەم دۆخەی هەرێم و نەبوونی هەماهەنگی و پەیوەندیش لە نێوان هیزبەکاندا. بۆیە لە ئێستادا کە عێراق نەوتی کەرکووک دەفرۆشێت چەند ڕێ و شوێنێکی تریشی گرتۆتە بەر. پێویستە و دەبێ فواد مەحسووم کە پارێزەری دەستورە و هەڕەشەی کشانەوە بکا لە پرۆسەی سیاسی. بایکۆتکردن یاخود مافخورانی خوێنکاران لەسەرشانی مامۆستایان نییە بەڵکو لەسەرشانی حکوومەتی هەرێمی کوردستانە. بۆیە ئێمە دووپاتی دەکەینەوە بایکۆتین بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆمان پێدابین بکەین. و لێرەوە پێویست کە سوکاری قوتابیانیش فشار لە دەسەڵات بکەن نەکو لە مامۆستایان، چونکەوەی کە بایکۆتی کردووە ڕاستە مامۆستایە، بەڵام بە سپۆنسەری دەسەڵاتە، ینی دەسەڵاتە کەوای کردووە مامۆستایان نەچنە خۆڵەکانی خوێندنەوە. ئەگەر سبەینێ پرۆسەی خوێندن پەکش بکەوێت و کچون ئێستا لە کەناری پەککەوتندایە بەڕاستی دەسەڵات بەرپرسیارە نەوەکو مامۆستا.